لجر چاودری مسرور بارزانی سروکی آژانس پاراستن آسای شهری ما کردستان با آماده بون وزیر نافخو هجمارک مزن یا افسر و پلدارین آسای شهری ما کردستان و هزین پولیس و برپسیارین سیاسی لهولی ری ورسما بداوی هاتنا گرا پنجی افسرین بلند ین آسایش پیکات گوشباهی ما 6 ماهان وانه ین تیوری و پراکتیکی لدور هنرین حوالگیری و پاراستن تنایی جبال ما مستو بسپوران و پیهاتین دان تیزانین دیگرهان یا 6 مهی ده 149 افسر بجدار ببون که 34 جوانه آفرد بون. لەوڕێ و ڕسمەدا کە چەندین پەیڤ وتار هاتنە پێشکەشکردن لەوانە وتاری بەڕێز مەسرور بارزانی سەرۆکی ئاژانسی پاراستنی ئاسایشی هەرێمی کوردستان بوو کە تێدا مەسرور بارزانی هەڵوەستەی لەسەر دوا گۆڕانکاریەکانی بارودۆخی ئاسایش و هەوڵەکانی هێزەکانی ئاسایش بۆ پاراستنی ئارامی و سەقامگیری هەرێمی کوردستان کرد. لەو بارەیەشەوە سەرۆکی ئاژانسی پاراستنی ئاسایشی هەرێمی کوردستان دەربارەی دوایین ئەو هەوڵە تیرۆریستی کە ئارامی هەرێمی کوردستانی بە ئامانج گرتبوو دوا و وتی پێم خۆشە دەستخۆشی لەو هەواڵانە بکەم کە لەو ماوەی ڕابردوو توانیان پلانی ناحەزان فۆچەڵ بکەنەوە کە ئەیانەویست لە ڕێگەی کەرکووک بۆ هەولێر بەهۆی سیارەیەکی مێڕێژکرا و ئاسایشی هەرێمەکەمان تێک بدەن. دەستخۆشیتان لێ دەکەم و هیوادارم هەمیشە سەرکەوتوو بن و هەمیشە ئامادە بن بۆ بەرگریکردن و پاراستنی ئەو ئەزمونە و پێشخستنی باری سەقامگیری لە هەرێمی کوردستان. پێش ماوەیەک ئێمە بە ئەرکی خۆمان زانی وەکو ئیلتیزامێکی ئەخلاقی کە خوشک و برانی خۆشەویستمان لە هەرێمی کوردستان ئاگادار بکەینەوە کە مەترسی لەسەر هەرێمی کوردستان هەیە. ئەو مەترسیە هێشتا تەواو نەبووە و ئێمە ئەمانەویست ئێوەی خۆشەویست ئاگادار بن بۆ ئەوەی لەلایەکەوە ئاگاداری ئاسایشی خۆتان بن و لەلایەکی تریشەوە یارمەتیدەری هێزەکانی ئاسایش و هەموو دەستگاکانی تر بن کە لە خزمەتی ئێوەدا ئەرک دەبینن. مەسرور بارزانی لە تەورێکی تری قسەکانیدا پاراستنی ئاسایش و سەقامگیری کوردستان بە ئەرک و پیشەی هەرە لە پێشی ئاژانسی پاراستنی ئاسایشی هەرێمی کوردستانی زانی. هەروەک چۆن بارزانی ئاماژەی پێدا خەڵکانێک هەن شێواندن و لە کەدارکردنی ناوبانجی دامەزراوە یاساکانی هەرێمی کوردستانیان کردۆتە پیشە. ئەبینین کە خەڵکانێکیش هەردوای ئەوە کەوتنە خۆیان و بۆ ئەوەی ناو ناتۆرە بۆ دەستگا و ئاسایش و ئاژانسەکەمان دروست بکەن بوختانمان بۆ دروست بکەن ویستیان زانیاری چاوەشە بکەن و خەڵک بە هەڵەدا بن و لە جاتی ئەوەی دەستخۆشی لە ئێوەی خۆشەویست بکەن هەوڵیاندا کە ناوزراندنی ئەم دەستگان بکەن بە پیشەی خۆیان. ئێمەش ئەڵێین ئەگەر ئەوانە هەبن کەسانی وا هەبن کە بیانەوێ ناو ناتۆرە دروست بکەن یا بیانەوێ ناوی پیرۆزی ئەفسەرانی ئاسایش و هەموو خوشکبرانی تر لە ئاژانسی پاراستنی ئاسایشی هەرێمی کوردستان خراپ بکەن ئێمەش دەڵێن ئەگەر ئەمە ئەرکی ئێوەیە ئەرکی ئێمەش ئەوەیە لە خزمەتی گەل و وڵاتدا بەردەوام بین و شەو و ڕۆژ بکەین بە یەک بۆ ئەوەی گیان و ماڵی هەموو هاوڵاتیانی خۆشەویست لەو هەرێمەدا بپارێزین. دیسان لێرە دەڵێم ئەمە ئەرکی ئێمەیە ئەرکی ئێمەیە کە ڕۆژانە لە خزمەتی هەموو هاوڵاتیاندا بین بەبێ فەرق و جیاوازی. هەر لە میانەی پەیڤەکەیدا سەرۆکی ئاژانسی پاراستنی ئاسایشی هەرێمی کوردستان دەربارەی داهاتووی ئاژانسی پاراستن و ئاسایشی هەرێمی کوردستان دواوتی ئێمە هەموو کات هەوڵمانداوە لەم هەرێمەماندا کار لەسەر دامەزراوە و بە دامەزراوەکردنی تەواوی دام و دەستگاکان بکەین وەش لەو بارەوە چەندین هەنگاوی جددی و ئەرێنی و یاساییمان هاوێشتووە. لێرە ئەمەوێ بابەتێکی تریشە کە لەگەڵێەوە خۆشەویست باز بکەم ئەویش داهاتووی ئاژانس و ئاسایشی ئێمەیە. پێشتریش چەندین جار ئێمە ئەو باسەمان کردووە کە ئێمە ئەمانەوێ لە هەرێمی کوردستاندا مؤسسات دروست بکەین و هەموو بەرەو یەک ڕێزی و پێشخستنی دام و دەستگاکانمان هەنگاو بنین. خۆشحاڵم کە لێرە عەرزی ئێوەی خۆشەویست بکەم
کە لەگەڵ هەموو خوشکبرانی تر کە پسپورن و شارەزان لەم بوارەدا ئەو ماوەی ڕابردوو زۆر هەوڵمان داوە و توانیمانە کە ڕەشنووسێک ئامادە بکەین و پێشکەشی بکەین بە ئەنجومەنی وەزیران کە ئەم ڕەشنووسە بۆ ئەوەیە یاسایەکی نوێتر و فراوانتر لەوەی کە هەیە بچێ بۆ پەرلەمان بۆ ئەوەی دوای تاوتۆکردن بە تەمای خوا پەسەندی بکەن و هەنگاوی یەکەم بۆ یەخستنی دامودەستگاکانی ئێمە بخرێتە واری جێبەجێکردن. هەم لەم ڕوانگەوە ئێمە ئەوەی پێشنیارمان کردووەوەیە کە ئەنجومەنێکی ئاسایشی هەرێمی کوردستان دروست بکرێ کە ئەم ئەنجومەنە ئەرکیەوە بێ هەموو دامودەستگاکانی بەشدار لە پاراستنی ئاسایشی هەرێمی کوردستان لەژێر ئەم یاسا فراوانەدا کۆ بکرێنەوە بۆ ئەوەی زیاتر بتوانن هاوکاری یەکتر بکەن، زیاتر یارمەتی یەکتر بدەن و لەژێر چەتری یاسادا لە خزمەتی هاوڵاتیانی خۆشەویستدا بەردەوام بن. هەر لە ڕێوڕسمەکەدا کەریم سنجاری وەزیری ناوخۆی حکوومەتی یاریمی کوردستان و وتاری حکوومەتی یاریمی کوردستانی خوێندەوە و بەبایەخەوە باسی لە ڕۆڵی هێزەکانی ئاسایش و تەواوی هێزەکانی پاراستنی ئەمنی کوردستان کرد. بوونی ژمارەیەکی بەرچاو لە ئافرەت لەم خولەدا مایەی سەرنج و خۆشحاڵی ئێمەیە و نیشانەی گرنگیدانە بە ڕۆلی ئافرەت و بەڵگەی پێشڤەچوونی کۆمەلگای کوردیە لەم سەردەمەدا. بۆیەش بە پێویستی دەزانین پیرۆزبایی تایبەتیان لێ بکەین و دەستخۆشیش لە کەس و کاریان بکەین و هیوای سەرکەوتنیان بۆ بخوازین. دوابەدوای ئەمەش عیسمەت ئەرگۆشی بەرپرسی گشتی ئاسایشی یاریمی کوردستان لە وتەیەکدا تیشی خسەسەر چۆنیەتی پێگەیاندنی ئەم ئەفسەرانە کەوا لە ماوەی 6 مانگ چەندین وانەی تیۆری و پراکتیکیان دەربارەی هونەرەکانی هەواڵگری و ئاسایش و پاراستنی ئارامی و سەقامگیری وڵات پێدراوە. پاشتەوابوونی مەراسیمی وتارخوێنەوە و ڕێڕۆیشتنی سەربازی فەرمانی سەرۆکاتی یاریمی کوردستان و سوێندی یاسایی لەلایەن عەمیدی مافەروەر دڵشاد حەسەن نەزار خوێندرایەوە. لە کۆتاییشدا لەلایەن بەڕێز مەسرور بارزانی خەڵات بەسەر قوتابی یەکەمەکان دابەشکرا. جێباسە لەم خولەدا 115 کوڕ و 34 ئافرەت بەشدار بوون. دوای تەوابوونی خولەکەشیان وەک ئەفسەر لە ڕێزی هێزەکانی ئاسایش کار دەکەن. سامان ستار کوردستان تیڤی هەولێر.